هاوڕێیانی خۆشەوی سلاوی خواتان لێبێ خۆشحاڵم لە ڤیددیۆی دومدا دێمەوە خزمەتتان لە ڤیددیۆی یەکەمدا لەبارەی وەڵامی پرسیاری مامۆستایەتی چییە باسی ئەومان کرد کە پرسیارەکە خۆی پێویستی بە ورکردنەوە هەیە بۆی بزانین مەبەستەکەم چییە مەبەستی پرسیارەکە چیە و پرسیارەکە لە چی دەپرسێت ئایا پرسیارەکە لە چالاکی مامۆستایەتیە یا لە پیشەی مامۆستایەتیە یا مامۆستایەتی وەک چالاکی لە بەرامبەر مامۆستایەتی وەک پیشە باسی ئەومان کرد کە هەرچەندە مامۆستایەتی کۆمەڵێک توانست و کارامەیی و معریفە هەیە کە بۆ مامۆستایەتی گرنگن و توێژینەوەی زانستی لە دنیای ئەمڕۆدا زۆر لەسەری قسە دەکات لە هەمان کاتیشدا مامۆستایەتی لەوە فراوانترە و توێژینەوەی زانستی هەموو لایەنەکانی مامۆستایەتی و کارامی مامۆستا نیشان نادات زیاتر ئێمە بۆ نمونە جیاوازیمان کرد لە نێوان مامۆستا لەگەڵ کەسێکی تەکنیکی و بەراوردی مامۆستامان کرد لەگەڵ هونەر کە کارامەیی مامۆستایی باش لە کارامەی هونەرمەندێکی کارامە و باش دەچێت زیاتر لەگەڵ ئەوەیشدا ئەم لە ڤیددیۆی ئەمڕۆدا باسی ئەوە دەکەین کە بەراوردکردنی مامۆستا بە هونەریش بە تەواوی ماناکە نادات و دەبێ هۆشیار بین کاتێک کە بەراوردی مامۆستای کارامە لەگەڵ هونەرمەندی کارامە دەکەین یەکەم لەبەر ئەوەی زۆربەی چالاکیەکانی مامۆستایەتی و فێرکردن لە قوتابخانە و ناوەندە ڕسمیەکاندا ڕوودەدات کە فێربوون و فێرکردن لەو ناوەندانەدا زیاتر ڕۆتین و چوارچێوەدارە بە پێوەرەکانی ناوەندەکان یان سنووردارە بۆیە ناکرێت دەرگای خەیاڵفراوانی لە قوتابخانە و خوێندنگەکاندا واڵا بێت ناکرێت دەرگای دەستڕەنگینی و نوێکاری لە مامۆستایەتیدا بە تەواوی واڵا بێت دووەم ڕوانگەی هونەری بۆ مامۆستایەتی دەرفەتی گزارش لە خۆکردن زۆر لە ڕاددەبەدەر دەدات و فراوانی دەکات بە پێی ئەوەی کە دەکرێت لە قوتابخانەیەکدا دە مامۆستا هەبێت دە زەوقی تایبەت هەبێت یا هەر مامۆستایەک لە هەر ڕۆژێکدا زەوق و سەلیقە و گزارش لە خۆکردن دەستڕەنگینیەکەی جودا بێت بۆیە دەبێتە کەس بە کەس و زۆر فراوان دەبێت دەرفەت بە سەلیقەی تایبەتی کەسەکان دەدات و بوار بۆ پسپۆڕی و بۆ هەندێک لەو لێکچوون و گشتاندنی کە پێویستە لە مامۆستایەتیدا هەبێت بوار بەوە نادات یعنی مامۆستایەتی وەک کارێکی پسپۆڕی وەکو شتێکی پرۆفێشناڵ پێویستی بە کۆمەڵک بنەما هەیە کە دەکرێت ئەگەر هەموو مامۆستایەتی وەکو هونەر لێ بکەیت دەکرێت ئەو بنەمایانە بزر ببن ون ببن و دوور بکەوێتەوە مامۆستایەتی لە بنەماکانی کاری پسپۆڕی دوور بکەوێتەوە دەکرێت مامۆستا لە ڕووی قسەکردن و لە ڕووی هونەر و لێزانی و خەیاڵ فراوانیەوە زۆر کارامە بێت بەڵام مامۆستایەتیەکەی هیچ ناوڕۆکێکی نەبێت هەموو چالاکی فێرکاریەکەی لە نمایش و لە سەرنجڕاکێشان و لە بە کاریزمابوون کورد ببێتەوە بەبێ ئەوەی چالاکیەکانی هیچ ناوڕۆکێکی پەروەردەی هیچ ناوڕۆکێکی فێرکاری تێدا بێت دەکرێت مامۆستا کاریزما بێت مامۆستا سەرنجڕاکێش بێت مامۆستا هونەرمەند بێت لە چالاکیەکانیدا بەبێ ئەوەی هیچ شتێک فێری خوێنکارەکانی بکات یا خوێنکارەکانی هیچی لێوە فێر ببن دەکرێت بڵین مامۆستایەتی باش تێکەڵەیەکە لە تەکنیک و هونەر یعنی مامۆستای باش و کارامە دەکرێت هۆشیاری بنەما تەکنیکیەکانی فێرکاری و چالاکی مامۆستایەتی ببێت و هۆشیاری ئەو چالاکیانە ببێت کە بە توێژینەوەی زانستی پاڵپشتن لە هەمان کاتیشدا پێوەست بێت بە چالاکیە هونەریەکانەوە و بە بوونی خەیاڵ فراوانی و دەستڕەنگینی و تعبیرکردن لەگەڵ هەموو ئەمانەشدا دەکرێت خەڵکانێک هەبن لە ڕووی هونەریەوە کاریزمان هەیە سەرنجی خەڵک ڕادەکێشن قسەیان خۆشە قسەزانن کاریگەریان لەسەر دڵ و دەرونی خەڵکی هەیە لە هەمان کاتیشدا لە تەکنیکەکانی ئاراستەکردن و هەڵنانی خەڵکیدا چالاکن کارامەند خەڵک پێش خەڵک دەکەون ینی کارەمەییان لە وروژاندنی خەڵکدا هەیە و ئاراستەکردنی خەڵکدان هەیە لەگەڵ هەموو ئەوانشدا ناکرێت ئێمە بەوانە بڵین مامۆستای باش ئێمە لە مێژوودا کەسانی و هیتلەرمان هەیە کە قسەزان بوون کە خەڵکانێکیان جۆش و خرۆش داوە کە لێزان بوون کە هونەرمەند بوون لە قسەکردن و لە دەربڕین و لە بابڵێن لە ڕووە هونەری و تەکنیکیەکانەوە لە مامۆستا چوون
بەڵام ناکرێت بە کەسێکی وەک هیتلەر بڵێن مامۆستای باش یان بیکەینە مامۆستایەتی باش. لە مێژووی خۆشماندا ئێمە کەسانێک و سەدام حوسێنمان هەیە سەرۆکی پێشووی عێراق کە کاریزمای هەبووە قسەزان بووە کە توانیوێتی خەڵک بهێنێتە جۆش و خۆش و سەرنجی خەڵک ڕابکێشێت کارەمەیە تەکنیکەکان و کارەمەیە هونەریەکانیش پێڕەوە بکات. بەڵام ناکرێت ئێمە سەدام حوسێن بە نمونەیەکی باشی مامۆستایەتی باش دابنین و کەسانی دیکەش بە هەمان شێوە. لەبەر ئەوەی پەروەردە ڕاستەوخۆ بە باشکردنی خەڵکەوە بەسراوەتەوە، ینی بەکردنی مرۆڤ بە کەسێکی باش وا دەردەکەوێت کە مامۆستایەتی باش لە پاڵ تەکنیک و هونەردا بابەتێکی ئەخلاقیشە. ئەگەر ئاوا لێی تێبگەین مامۆستایەتی باش دەرهاوێشتەی جۆرا و جۆری ئەخلاقیشی هەیە. یەکەم، ئەگەر خوێندکار مافی ئەوەی هەبێت کە مامەڵی خراپی لەگەڵدا نەکرێت و تەڵقین نەدرێت و مێشکی نەشۆرێتەوە، مامۆستایش ڕێزی ئەم مافانە بگرێت و ئەم مافانەی لەبەرچاو بێت کەوایە هەندێک سنووری ئەخلاقی هەن کە چالاکیەکانی مامۆستا وەک پسپۆڕیەکی ئەخلاقی سنووردار دەکەن. دووەم، مامۆستایان و قوتابخانە و نامەدەکانی خوێندن لە پاڵ بەرەو پێشبردننی لایەنی ئەکادیمی و مەعریفی و لایەنە پیشەیەکانی خوێندکاراندا کراونەتە بەرپرسیاری بەرەو پێشبردننی لایەنی ئەخلاقی و لایەنی کۆمەڵاتیەکانیشان. سێەم، ئەمانەش دەری دەخەن مامۆستایانی باش دەبێت کەسانێکی تایبەت بن کە هەندێک ئاکاریان هەیە، وەک دادپەروەری، وەک ڕەوشت بەرزی، وەکو سەبر و پشوو درێژی کە ناکرێت ئەمانە لە کارەمەییدا بچووک بکرێنەوە. بۆیە ئەگەر مامۆستای باش بە وێنەیەک بکێشین، ئەوە وێنەکە مۆزاییکێکی ئاڵۆز و تێکەڵ لە تایبەتمەندی تەکنیکی، لە تایبەتمەندی کەسی و شخصیەتی کەسەکە و لە تایبەتمەندی ئەخلاقی پێک دێت. بۆیە مامۆستایانی باش دەکرێت هەندێک تەکنیکی پێویست بێت، بەڵام لە هەمان کاتدا پێویستە ئیلهام بەخش بێت، پێویستە دەسڕنگین بێت، پێویستە لێزان بێت، پێویستە وەکو هونەرمەندێک سەرنجی خوێنکارەکانی بۆ لای خۆی ڕابکێشێت. و لە هەمان ئەو کاتەی کە سەرنجی خوێنکارەکانی بۆ لای خۆی ڕادەکێشێت، مامۆستای باش کەسێکە کە کەشوهەوایەکی ئەخلاقی لە پۆلدا پێک دەهێنێت و خۆی لە ڕێی ئاکارەکانی خۆیەوە دەبێتە نمونەیەکی ئەخلاقی بۆ خوێنکارەکانی. لە فێرکردن و ئامادەکردنی مامۆستایاندا گرنگە ئەوە ڕوون بێت کە ئەم تایبەتمەندی ئەخلاقیانە، ئەم ئاکارە ئەخلاقیانە بە شێوەی جۆرا و جۆر پێش دەکەون. بۆ نمونە کەسێک کە ڕێکخەرێکی باشە، کە کەسێکی ڕێکخراوە و ژیانی خۆی بە جوانی ڕێک دەخات، بە شێوەیەک ئەم ئاکارەی خۆی پێش دەخات. مەرج نییە بە هەمان شێوە لایەنی قسە خۆشی و ئیلهام بەخشی و دەسڕەنگونی خۆی پێش بخات. بۆیە کە بوون بە کەسێکی ڕێکخراو لە کەشوهەوایەکی تایبەتدا دەکرێت پێش بکەوێت. مەرج نییە هەمان ئەو کەشوهەوایە دەرفەتی ئەوە بدات کە کەسەکە ببێتە کەسێکی قسە خۆش و خۆش مەشرەب و تەبیعەتی خۆش بێت. بوون بە کەسێکی بە سەبر و تەحملیش دەکرێت لە کەشوهەوایەکی دیکەدا پێش بکەوێت. گەر بینە سەر مامۆستایەتی وەک پیشەیش، هەڵبەت قسەکان جارێکی دیکە دێتەوە سەر ئەوەی ئێمە چۆن دەڕوانینە مامۆستا، چۆن ئەو تایبەتمەندیانەی مامۆستایەتی باش دەبینین و نیشان دەدەین و چۆن لە چالاکی مامۆستایەتی دەڕوانین و ئەو لایەنانەی چالاکی مامۆستا چۆن پێش دەخین و پلەبەندیان دەکەین و چیمان بەلاوە گرنگترە لە چاو شتەکانی لایەنەکەی دیکەدا. ئایا لایەنە تەکنیکە بۆم بەلاوە گرنگە یان لایەنە هونەریەکە یان لایەنە ئەخلاقیەکەی و چۆن هاوسەنگی لەم لایەنانەدا دەکەین. بۆیە پێناسەکردنی مامۆستایەتی وەک پیشەیش پێوەستە بە بینینی مامۆستایەتی وەک چالاکیەوە. مامۆستایان لە نێوەندە ڕەسمیەکاندا زۆر جار وەک گرۆ و پێکهاتە و کۆمەڵی دیکە نیشان دەدرێن. بۆ نمونە ئەگەر لایەنی گواستنەوەی بەهاکان جەخت بکرێتەوە لە مامۆستایەتیدا، ئەوە زۆر جار مامۆستایان وەکو ڕێبەرانی ئاینی، وەکو مامۆستایانی ئاینی نیشان دەدرێن کە کاریان گواستنەوەی بەهاکانە و پێشخستنی بەهاکانە. ئەگەر لایەنی خەمخۆری و گرنگی پێدان لە مامۆستایاندا جەخت بکرێتەوە، بە تایبەتی لە باخچەی ساوایان و خوێندنی سەرەتاییدا، ئەوە زۆر جار مامۆستایان وەکو کۆمەڵە، وەکو پیشەی مامۆستایەتی، وەکو پیشەی پەرستاری نیشان دەدرێت. ئەگەر لایەنی خزمەت و
چاکسازی کۆمەڵایەتیش لە مامۆستایەتیدا جەخت بکرێتەوە، ئەوە زۆر جار مامۆستایان وەکو چالاکانی کۆمەڵایەتی و چالاکانی کاری کۆمەڵایەتی نیشان دەدرێن. بەشێکە قسە و باسی ئەم سەردەمە لەبارەی پێگەی مامۆستایەتی و پرۆفێشناڵ بوونی مامۆستایەتیەوە و مامۆستایان وەکو گرۆیەک بەراوردی دیکە دەکەن. بۆ نمونە بەهۆی بوونی ئامانجە کۆمەڵایەتی و ئەخلاقیەکانی پەروەردەوە هەندێک بەراوردی مامۆستایان وەکو پیشەیەک بەراورد دەکەن بە پیشەی پزیشکی و پیشەی پارێزرانەوە. چۆنێک بێت گرنگە کێشمەکێش و لێکگیربوونی هەموو ئەو نمونانەی کە باس کران و هەموو ئەو ڕوونکردنەوانەی کە دران لە یاد نەکەین. بەڵام لە نێو هەمویاندا و لە بەراوردکردنەکاندا ڕاستیەک هەیە. مامۆستایەتی پیشەیەکی زۆر ئاڵۆزە و هێشتا ئەو وردبوونەوە و گرنگیەی پێویستێتی پێی نەدراوە. زۆر سوپاسدانەکەم ئەمە وەڵامی پرسیاری مامۆستایەتی چییە بوو. هیوام وایە ینی گفتوگۆ دروست بکات، هیوام وایە ئەگە پرسیارێک شتێکتان هەیە ئاراستەم بکەن لە کۆمنتەکان و لە هەمان کاتیشدا خۆشحاڵ دەبم ئەگەر لایکی ڤیدیۆکە بکەن ئەگەر بەدڵتان بێت و بەشدار من لە کەناڵەکە بۆ ئەوەی هەر کاتێک ڤیدیۆی نوێ لە کەناڵەکە دانرا ئێوە ینی زوو ئاگاداری بن. زۆر سوپاسدانەکەم و هیوام وایە هەمیشە لە خۆشیدا بتان بینم. کاتێکی خۆش.